يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، وتاری ڕۆژی جومعە پێویستە بابەتێک بێ هەردوو لایەنی دین و ژینی خەڵک باس بکە. هەموو وتارێک بەویستی خوای پەروەردگار پێویستە ئێمەی موسڵمان وانەیەک فێر بین لە بابەتی عەقیدە و بیر و باوەڕمانەوە. هەموو جومعەیەک ئینسان وەحدانیەت و تاک و تەنهایی پەروەردگار دووبارە دەکاتەوە. هەموو وتارێک پێویستە گەورەیی قورئانمان زیاتر بۆ دەرکەوێ. لە خزمەت وشەیەک چەند وشەیەک ئایەتێک چەند ئایەتێکی دابین. ئینسان هەموو وتارێک ئەمجا گەورەی ئەو کەلامی خوایەی زیاتر بۆ دەردەکەوێ و پێی ئاشناتر دەبێ. پاشانیش بۆ ڕۆژگاری ژیانت وتاری جومعە پێویستە وانەیەکمان بداتێ هەر جارە زانستێکمان زیاد بێ بۆ ئەوەی کاروباری ژیانی ڕۆژانەی خۆمان لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە کە سەرفرازی و بەختەوەری دنیا و قیامەتی تێدایە بەسەر بەرین. لە خزمەت قورئاندا بووین لە وتارەکانی ڕابردوودا. باسی یوسف پێغەمبەرمان کرد سەلات و سەلامی خوای لەسەر بێ. گەیشتینە ئەو شوێنەی کەوا دەرگاکانی ڕەحمەتی خوای پەروەردگار دوای ئەو هەموو ساڵە ناڕەحەتی و نەهامەتیە یەک بە دوای یەکا دەکرێنەوە. ئەو دەرسەمان خوێن لە وتارەکانی ڕابردوودا هەرگیز ڕەشبین مەبە بە ژیان. ئەو کاتانەی کە هەموو دەرگاکان دادەخرێن پشت بەخوا ببەستە، چاوەڕێ بە لە ئەو پەڕی شەوە زەنگە گزنگی بەیان دەدا. ئەو کاتانەی کە نائومێد دەبی لە مرۆڤەکانی دەوروبەرت کە کەسێک نییە پشت و پەنایەت بێ دەستەکانت بەرەو پەروەردگار بەرزکەوە وەکو یوسف لێی بپاڕێەوە خوا هەموو دەرگاکانی ژیانت یەک بە دوو یەکا لێ دەکاتەوە. پاشای وڵات خەوێک دەبینێ. ئەو هەموو دەربارە نانخۆرەی کە لە دەورنی هیچیان لە باراندا نییە. بۆیە پەنا دەبەنە بەر یوسف لە سجنە. خەونەکەی زۆر بە جوانی بۆ مانا دەکا. پاشا سەرنج دەدا گەنجێکە. خەڵکی ئەو وڵاتە نییە و بە ناحەقیش وەکو خۆی دەڵە زیندانی کراوە. بەڵام کەسێکە سێ سیفەتی هەیە. یەکەمیان زۆر زانایە، دووەمیان بەخشندەیە لە زانستەکەیدا، بەخیل نییە، هەیە عالمە بەڵام بەخیلە، حەز ناکە کەس شتێکی لێوە فێر بێ. ئەم بەخشندەیە لە زانستە. داوای خەونێکی لێکراوە، نەخشە ڕێگای ئابووری 15 ساڵیش پێشکەش دەکا بەبێ داواکردن. سێمیان کەسێکی دڵپاکە، ڕقاوی نییە، بڵێ من ئەم هەمووستەمەم لێکراوە ڕۆژی تۆڵەکردنەوەیە. کاتێ ژیانی مرۆڤەکان لە مەترسیدایە لە وڵاتە ئەبێ ڕق و قینەکانی ناودڵت لابەری بەوەی کە لەسەر شانتە تۆ بتوانی خزمەت بکەی، ڕۆژی تۆڵەکردنەوە نییە. پاشا بیری کردەوە کەسێ سێ سیفەتی ئاوا گەورەی تێدا بێ حەق وایە لێی نزیک بێتەوە. قال الملك ائتوني به. پاشا وتی خێرا بڕۆم بۆم بێنن. بۆ دوو مەبەستی بوو. یەکەمیان خۆی لە نزیکەوە قسەکانی لێ بیستێ چونکە دڵی ئاوی خواردەوەتی ئەوەمانای خەونەکەی ڕێک وایە، بەڵام ئەم جارە با خۆم لێی ببیستم، بە گوێی خۆم لێ دەدەمی ئەو گەنجەی ببیستم. دووەمیشیان تەماحی تێ کرد. ئەو هەموو نانخۆرەی چەند ساڵە لە دەور و دیوانی پاشادا کوڕە خۆ هیچیان لەباران نییە، ئەمە بەس پارەی حکومەتیان خواردووە، با گەنجێکی ئاوا بێنمە پێشەوە وڵات بەوە پێش دەکەوێت. بۆیە تەماحی تێ کرد کارێکی پێ بسپێرێ. بۆیە سەرنجی قورئان بدەن یەکسەر ئەمری دەرکرد. وەفدێک بڕوە پێشوازی لێ بکەن و لە سجن بیهێنن بۆ لای خۆم. فەلەمما جاءه الرەسوول، وشەکانی قورئان دەبێت بەپید لەسەریان بوەستی. فەلەمما یعنی هەر زۆر بەپەلە وەفدێکی تایبەت الرەسوول نوێنەری تایبەت لە کۆشکی کۆماریەوە خێرا بڕۆن بۆ لای گەنجێک لە سجنە بیهێن و پێشوازی لێ بکەن، بیبەن بۆ لای چێ ڕاستەوخۆ بۆ لای سەرۆکی وڵاتی میسر
کە کەم خەڵک هەر توانیوێتی لە دووریشەوە بیبینێ بێنن فلما جاءه الرسول بەپەلا پەیامنێر و نوێنەری پاشا گەیشتە سجن و وتی دەرگاکان بکەنەوە یوسف وەرە با بڕۆین فەرموو جەنابی پاشا پێشوازی لێ دەکا و سوپاست دەکا بۆ ئەو لێکدانەوە جوانەی کە دڵی ئاوی خواردەوە بە مانای خەونەکە بەڵام لێرەدا یوسف دەڵێ نایەمە دەرەوە نەخێر نایەم ڕەتی دەکاتەوە سەیرە 7 ساڵ زیاترە لە زینداندایە ئەو هەمووستەمەی لێکراوە ئێستا پۆلیسێک بەری نادا ئێستا نوێنەری تایبەتی سەرۆکایەتی بە شوێنیان هاتووە ئیستیقبال دەکرێ و کەچی دەڵێ لە سجن نایەمە دەرەوە بۆ نایەتە دەرەوە چونکە یوسف نایەوێ بەم تۆمەتەی کە لە سەرەتی بڕواتە دەرەوە ئەم کەسایەتی لە کەدار کراوە تۆمەتێکی بۆ هەڵبەستراوە لە زیندانەکاندا وا ناسراوە ئەم یوسفە لەسەر ئەوە گیراوە پەلاماری ژنی خاوەن ماڵەکەی خۆی داوە ئەمە تۆمەتێکی زۆر گەورەیە بۆ ئینسان یوسف نەیویست هەر بە پەلە جانتاکەی بێچێتەوە با بڕۆین بەڵێ زۆر سوپاسان دەکەم ئەلحەمدوللا نەجاتم بوو نا بەیانی هەر کەسێ بیبینێ بڵێ یوسف ئەگەر ئەو خەونەی پاشانە دەبوو وەڵڵا لە زیندانە دەڕزی بەهۆی ئەو خەونەوە تۆ ڕزگارت بوو نابا من بەم سەمعە خراپەوە لە زیندانە نەیەمە دەرەوە پاشان ئومێدیشی هەبوو بتوانێت خزمەتێک بەو بارودۆخە مەترسیدارەی وڵات بکە یوسفی بەخشندەی دڵواڵای دڵپاک کە ئەوە صیفاتی ئینسانی مسلمانی ڕاستەقینەیە مرۆڤایەتی ئەمڕۆ پێویستی بەوە ڕۆژی تۆڵەکردنەوە نییە ڕۆژی بغز دەرکردن و ژەهڕشتن نییە ڕۆژی ئەوەیە وڵاتێک میلەتێک گەلانێک دەکەونە مەترسیەکی گەورەی برسێتیەوە ئەم دەبێت زانستەکەی خۆی بخاتە کات بۆیە زانی پاشا تەماحی تایەتی کارێکی پێ بسپێرێ بەڵام بەم سەمعەوە بەم کەسایەتیە لە کەدارەوە بڕواتەوە کۆشکی پاشا ئیش بکە بەیانی هەموو کەس دەتوانێت راپۆرتی لەسەر بدا بڵێ جەنابی پاشاوریای خۆت بە ئەوە بەوەی نێ شتێک دەزانێت ئەوە باش نییە ئەوە کاتی خۆی پەلاماری ژنی خاوەن ماڵەکەی خۆی داوە کوڕە متمانەی پێ نەکەی ئیتر یوسف دەبێت دایمە سەری نەویکە بۆیە وتی نایەمە دەرەوە نەخێر ئازادیەکم ناوێت کەسایەتیمی پێ لە کەدار بکرێ بە منەتەوە بێمە دەرەوە داوای ڕوونکردنەوەی تەواو دەکەم ئالێرەدا زانای پایەبەرز دکتۆر وەهبەت الزوحەیلی لە تەفسیری ئەلمونیردا لە مجەلەدی 6دا لە لاپەڕەی 618دا لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێ هذا يدل على أنه ينبغي على المرء أن يجتهد في نفي التهم ويتقي مواضعها پێویستە ئینسانی مسلمان کاتێک تۆمەتێکی بۆ ساز دەکرێ و گوناهبار دەکرێت بە شتێک کە نەیکردووە خۆی دەزانێت چەند پاکە هەر ئەوە ڕانەکاتە دەرەوە داوای ئەستۆپاکی بکە وەکو یوسف بیەوێ بە پەرێزی خاوێنەوە بڕواتە دەرەوە من دەمەوێت پەرێزم پاکەوە بە پاکی بڕۆمە دەرەوە نامەوێت مەمنونی کەس بم بە حساب مەلەفەکەم بۆ داخەن لە کاتێکە هیچم نەکردووە واجبە ئینسان ئەستۆپاکی خۆی دەرخا پەرێزپاکی خۆی دەرخا لەو تۆمەتانەی کە بۆی دروست دەکرێت هەروەها واجبیشە بەردەوام خۆت بپارێزی لە شوێنێک کە تیا تۆمەتبار بکرێی هەر شتێک زانیت هەر جێگایەک هەر ماڵێک هەر ڕێگایەک هەر کاسبیەک کەسایەتی لە کەدار دەکات نزیکی نەکەویتەوە هەم خۆی لێ پارێزە ئەگە تۆمەتیشت بۆ دروستکرا بە سەریا تێمەپەڕە هەوڵی بەرگریکردن لە خۆت بدا هەموو بەڵگەکان خەبەر چاو کە ئەوەی بۆ تۆ دەوترێ هەڵەیە دروستکراوە بوختانە بەڵە خۆشەویستانم ئەمە وانەی ئەم ڕۆمانە لەسەر ئەمەندە ئەوایەتەی قورئانە لەسەر ئەم سێ چوار کەلیمەیە دەوەستین عەرزم کردن ئەم قورئانە چەند پڕبەرەکەتە دەرسی عەقیدەیە دەرسی پشبەستن بەخوایە دەرسی گەشببینی بە ژیانە وانەی ئەوەشمان فێر دەکا ئاگاد لە کەسایەتیت بێ تۆ شەخسیەتەکەی خۆتی ئەگە شەخسیەت نەما بوونت نەما تەواو بووی بۆیە بەڕێزان بۆ پاراستنی کەسایەتیت ئەم خاڵانە جێبەجێ بکە یەکەمیان زمانت لە وشەی بێشەرمی و بێشەرعی بپارێزە خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئەگەر دەتەوێت شەخسیەتت ببێ لە ناو خەڵکە نەوەکانی داهاتووش شانازیت پێوە بکەن کە چەند پیاوێکی بە شەخسیەت بووی یان بە پێچەوانەوە چەند ئافرەتێک بە شەخسیەت و بە ڕێز و بە حورمەتە و سەنگینە لە دوو وشە خۆت بپارێزە هەر وشەیەک بێشەرعی بێ و شەرع نەهی لێکرد بێ مێڵێ هەر وشەیەک بێشەرمی بێ لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا بۆ نمونە باسی ناچارم بێڵم جەستەی ئافرەت لەشی ئافرەت وشەی جنس و سێکس و ئەوانە کە ئینسان بۆ سوعبەتیش بێ نابێ باسی بکە نابێ بیڵێ
ئەو وشانە لە هەر دەمێک بێنە دەرەوە کەسایەتی ئەو ئینسانی پێلەکەدار دەبێت. ئەمە هەموو سوورەتی یوسف ئەم دەرسانەی تێدایە. بۆیە کاتێک یوسف دەفەرمێ قال ربي السجن أحب إلي مما يدعونني إليه. سوورەتی یوسف ئاەتی 33. کاتێک کە هەموو ئافرەتەکان داوای دەستێکخەڵی لێ دەکەن، ئەگەر نەیکە هەڕەشەی زیندانیکردنی لێ دەکەن، یوسف دەفەرمێ ڕەبی خوای پەروەردگار خۆت ئاگاداری زیندانیم پێخۆشترا، زیندانی هەتای بکرێم، نەک ئەوەی مما يدعونني إليه، ئەوەی ئەوانە داوام لێ دەکەن بۆی. سەیری وشەکانی قورئان کە نەفەرمێ خوا داوای زینام لێ دەکەن، خۆ بابەتەکە ئەوەیە. بەڵام یوسف زمانی دەبێت پارێزە لە وشەیەکیش بنێڵە، بەس بۆ وشەش نەیگو باسی زینە، باسی داوایان پیسی، باسی خراپەکاری. خوایە خۆت دەزانی داوای چیم لێ دەکەن، خوایە زیندانیم پێخۆشترە، هەڵی دەبژێرم بەسەر ئەو خراپەیەدا. بۆیە عەلی جابری الفیفی لە کتێبی یوسفیاتدا کە کتێبێکی زۆر بە نرخە و خوا پاداشتی ئەو بەڕێزش بداتەوە هەتایە کە لە دەرەوەی وڵات بۆی هێنام، لە کتێبی یوسفیاتدا لە شەرحی ئەم ئایەتەدا دەفەرمێ عف قلبه فعف لسانه. یوسف چونکە دڵی هێندە پاکە، خوای گەورە پاکیەتەکەی هێناوەتە سەر زمانیشی. ئەمە دەرسە بووە یەکی جەنابتان لە منەوە بۆ ئێوە. بەردەوام کەسێ دڵی خاوێنە پاکە، وشەکانی سەر زمانیشی پاکن. هەر کەسێ پەنا بەخوا وشەی خراپ و جنسی و سێکسی و نازام زۆر شتی وا و جەستەی ئافرەت و ئەندامە زاوزەکانی بەدەماهات، ئەوە لە دڵەوە حەزی پێ دەکا، ئەوە حەزی پێ دەکا و بە زمانیش دەیڵێ یەکسەر کەسایەتی لەبەر چاوی خەڵکە جاژم بیان پیا و بێتێتە خوارەوە. ئاگاد لێبێ دڵی خاوێن وشەی خاوێنی پێدادێ. ئەبێ زۆر خۆپارێز بین، بە کینایە شتەکان بڵێ، ڕەگ ڕەوان باسییان نەگەی، خۆ پارێزی بە هەر شێوەیەک بێ لەو وشانەی کە بێشەرمین و بێشەرعین. جوێندان، ئینسانی دڵپاق قەت جوێن بە خەڵک نادا، کەسایەتی دێنێتە خوارەوە. دراما، کۆمیدیا، شانۆگەری، ئەوانەی لە بواری بەتایبەتی کۆمیدیادا ئیش دەکەن، کوڕە دەبێت زۆر وریای خۆتان بن. کۆمەڵە درامای کۆمیدی و ئەوانە هەیە بە حسابەوەی خەڵک پێ بکەنێت چ وشەی نەشیاوی تێدا دێت دەوترێ. ئەو ئەکتەرە لە بوارەکەی خۆیدا زۆر بەتوانایە، بەڵام بزانە شخصیەتی چەند دێتە خوارەوە لەبەر چاوی خەڵکە، ئەڵەن تخوا و قسانە حتی ئینسان پێعی بەکەی گوێی لێ دەبێت، ئینسانی وەکو جەنابتان. بۆیە ئاگاد لە زمانت بێ، ئاگاد لە زمانت بێ، زمانت تەعبیری ناو دڵت دەکا. بۆیە ئەگەم مەلایەکت بینی لەگەڵ ڕێزم بۆ خۆم و هەموو مامۆستایانی ئاینی لە وتارە زۆر باشی وشەی لەش فرۆش و زیناکار و نازانم فاحیشەگەر و ئەوە پەنا بەخوا خراپە، ئەوە دەبێت لە دڵەوە حەزی پێ بۆیە موشانەوەندە بەکاردێنێ بێ خۆ پارێزی لەوەی بەس ئاماژەیەکی پێ بکەی خەڵکەکە حاڵی بێ. ئەبێت لە وشەی بێشەرمەکان و بێشەرعیەکان تا بۆتان دەکرێ مسڵمانان خۆتان پارێزن، منداڵەکانتان فێرکەن، بزانت چەند کەسایەتیت بەبەرزی دەمێنێتەوە. وەکو یوسف ناوەکەی نەهێنا، ئەوەی داوام لێ دەکەن خوای خۆت دەزانی چییە، با بە زمانیشمانەیە ئاوەشەی زینە. دووەم هەر شتێ هەموو هەست و هۆشتی برد کەسایەتیشت لەناو دەبا. هەر شتێک هەموو هەست و نەست و شعور و مەشاعیری تۆی داگیر کرد، بەخوا وریان نەبی کەسایەتی دوور دەکا. قەطەعنە ئەیدیەهن. ئەو وشە قورئانی ئەو دەرسە گەورەمان دەداتێ. کاتێ ژنی عەزیزی میسر دەزانێت لۆمە دەکرێ ژنان هەموو بە دەنگ و باسییان زانی، واتە ژنانی کۆشک و ژنی وەزیر و وزەڕاکان لۆمەی دەکەن، پەلاماری غوڵامێکی خۆی داوە، عەبدێکی خۆی داوە بۆی دەستی لەگەڵ تێکەڵاوکە. لەو کاتەدا کۆی کردنەوە، قەنەفەی بۆ دانان، ئانیشکیان دادا بوو، چەقۆیەکی تیژ و میوەی خستە بەردەستیان. لەو کاتەدا یوسفیشی نات بۆ لایەن. کاتێک کە سەیریان کرد پێش جوانی ڕوخسار، ئافرەت بەڕێزان وەکو یعنی پیاو نییە، ئافرەت پێش ئەوەی شەیدای شکڵی پیاو بێ شەیدای ڕەفتاری دەبێ، کەسایەتی دەبێ. یوسفیان کە بینی ئەو گەنجە قۆزە جوانە چۆن چاوی داخستووە، چەند بە ئەدەب، چەند بە شەرم، چۆن حەیا و حرمەت لە گەنجێکی ئاوا 20 ساڵی دەبیندرێ، کەسایەتیەکەی سرنجی ڕاکێشان پێش جوانی جەستە و ڕوخسارە جوانەکەی. یەکسەر ئەوەندە معجیب بوون، هەرچی هۆش و بیریان بێ لای جوانی یوسف و ئەو کەسایەتیە بەرزەی بوو. قورئان دەفەرمێت لە جیاتیەوەی سێوەکە میوەکە هەرچیەک بە پاکیکەن، چاقۆکەیان بە پەنجەی خۆیاندایەنە. وەختی وەرە خۆ پەنجەی خۆم بڕی، خوێنی پێ هاتە خوارەوە. قورئان ئەو دەرسەمان پێ دەڵێت ئەی مرۆڤ وریابە لە ژیان تا نەکەوێ مۆقیفێکی واوە، هەرچی هەست و سۆز و شعور تا قوڵب بدا بۆ شتێک. ئەو کاتە ئیذا جاشت المەشاعر تەخەدەڕ الشعور، هەر وەختێک قوڵپی دەروون و سۆز و عاتیفەت کوڵا بۆ شتێک
یەکسەر دەرزێکی بەنجیش لە مێشکت دەدرێ مێشکت بە ئاگا نامێنێ وەختێ بەخۆ دێیتەوە هەموو شتێ تەواو بووە بەڕێزان چەند کەس هەیە لەم زروفەدا شەیدای ئافرەتێک بۆ کەسایەتی خۆی لە پێناوی کچێکە ژنێکا لە دەستدا هەم وەختێ بەخۆی دێتەوە خۆوە دواتر لە زیندانە کە دەگیرێ ئای چیم بەخۆم کرد بۆ ئەم کارت کرد خۆ دەزانی هەڵەیە ئەوەندە هەست و سۆزی جوڵاوە بۆ ئەو ڕەگەزی بەرامبەرە یەکسەر دەرزێکی بەنج لە عەقڵ و هۆش و مەشاعیری دراوە ئاگای لە خۆی نامێنێ چەند کچ هەیە تووشی داوی کوڕێک دەبێ ئەوەندە لەگەڵ یا تێکەڵاو دەبێ و ناخی خۆی هەر هەموو بەسەرا دەڕێژێ وەختێ بە ئاگا دێتەوانێ تر لە هەموو شتێک بەداخەوە بۆتەوە ناچارەکە خۆی بکوژێ یان سەری خۆی هەڵگرێ خۆی لە ناوبەرێ خۆ ئەڵێن کچی خۆم ئەمە هەڵە بوو کچێک پەنا بە خوازیێڕەکانی دایکی هەیە دزیەوە بۆ کوڕێک بۆی بەرێ هەتا دەستی بڕیەوە تا پارەی پێ پەیداکە خۆ ئەزانێ ئەمە هەڵەیە کچێکی زانکۆ خوێندەوار تۆ بڵێ نەزانێ ئەمە غەڵەتە ئەوە مێشکی دەرزی بەنجی لێدرا چونکە هەموو هەست و سۆزەکانی بۆ ئەوە ڕۆی وەختێ بە ئاگا هاتەوە دەرزەکە خاو بۆ ئای چیم بەخۆم کرد هەیە بەچی بەنج دەبێ بە پارە کاتێ پارەیەکی مۆڵی دەخرێتە بەرچاو بیری ئەوە ناکاتەوە ئەمە لەوە چێ حرام بێ ئەوە لەوە چێ فرت و فێڵ بێ ئەها ئەو کەسانی دەستی خەڵکیان بڕیوە لەگەڵ ڕێزم بۆ بازرگانانی حەڵال خۆر ئەڵە کاکە تو دەفتەر دۆلارم دێ مانگی 50 وەرەقە دەدەمێ ئێخۆ هەموو عەقڵێک دەزانێ ئەمە وانییە سیارەکەتم بدەیتێ بای 4 دەفتەرە من 6 دەفتەرە دەدەمێ دوو مانجیکە پارەکە دەدەمێ وەڵڵا عەقڵ دەزانێ ئەم پارەیە وا پەیدا ناکرێ بەڵام هەموو هەست و عەتفی دەکوڵێ دڵی دەکوڵێ بۆ ئەو پارەیە چاوی هەموو بەس پارە دەبینێ دەرزیەکی بەنجیان لە مێشکی داوە دواتر کە بە ئاگا دێتەوە بکابرای پارە خۆر دەڕوا کوڕە چیم بەخۆم کرد باشە بۆ بڕوام کرد ئاگا لێبێ هەموو هەست و هۆشن نەچێتە سەر پارە ئەینا بەخوا دەرزێکی بەنج لە مێشکت دەدەن هەیە دەچێتە سەر پۆستێک هەیە خوا پەناماندا پلەیەکی بەرزی ئاینی کۆمەڵایەتی کەسایەتی هەیە پۆستێکی پشکۆلی دەخەنە بەردەست ئەوەندەی حەز لە پلە و پایە و حیمایە و چەکدار ئەوانەیە و ئەڵێ معاشەکەی وایە و دوای وا دەکەم وەختێ بە ئاگا دێتەوە هەمووی لێدەستدا ئەبێ وریابی هەموو هەستت بۆی نەقوڵێ مێشکتی لەگەڵا بەنجکەی هەیە بەداخەوە بۆ ئافرینێک بەس خەڵک ئافرینێکی لێ بکات چی نەشیاوە دەیڵێ خەڵک هەیە بەڕێزان بۆ لایک و کۆمنتێکی فەیسبوک کۆمەڵە قسە دەکات لەوڵا لەوانەیە 100,000 کەس دەستخۆشی لێکرد و لایکی کردبم ئەبێ کاکە بزانی بۆچی وایان کردو قسەکانت چەند ڕەوایە ئیتر شوڵی لێ هەڵدە کێشەی حتا تووشی داوێک دەبێ ئەبێ ئاگال لە خۆت بێ هەیە بەرپرسە کە قسە دەکات چەپڵی بۆ لێدرێ عالەمەکە هەموو چەپڵە لێدا دۆ شاوتێک کەڵاو دەکا لە دوایدا باشە بۆ ئەم کرد هەها بە چەپڵە بەنجیان کرد هێندیان فاک و فیک بۆ کرد لە ڕووی جەنابتان کابرای بەرپرس کە لێ دەبێتەوە ئەرێ باشە چیم کرد لەو قسانەدا شعورت وریابە لە هیچ موقعەکە بەنج نەکەی هەموو عەتف و سۆزت فڕێمەدە بۆ شتێک ئاگال لە مەشاعیرت بێ ئەینا وەکو ژنەکان دەستی خۆیان بڕی چاویان لە میوەکە نەبوو کەسایەتی لە کەدار دەبێت لە دوایدا پەنا بەخوای پەروەردگار سێمیان ئاگادار بە سەمع و کەسایەتی لە کەدار نەبێ ئەینا دواتر چەند پاکیش بی خەڵک بڕوات پێ ناکە وەڵڵی کە بە درۆزن ناسرای ڕاستیش بڵێ خەڵک بڕوات پێ ناکە بەو خوایە بەدەستبڕ و فێڵباز و خیانەتکاری ناو بازاڕ و پیشەکەت ناسرای هەزار ئیشی پاک دوای ئەوە بکە خەڵک هەر گومانی لێتە شەریکەکەت کۆمپانیاکەت بەشی دروستکردنی ئامێرەکانت یەک جار شتی خراپ بخەیتە بازاڕەوە و دەست و غەشت هەبوو بێ 100 جار ئیشی جوان بکە خەڵک هەر گومانی لەسەردا تەبیعەتی مرۆڤ وایە کاتێ خراپە لە کەسێک دەبینێ دواتر دڵی لێی پانابێتەوە قورآنی پیرۆز هەل لە باسی یوسف پێغەمبەردا بەڕێزان کە سوورەتی یوسفتان خوێندەوە ئینشاء الله تعالى دایمە لە خزمەت قورئانە بین هەموو لایەکمان ئەم دەرسە گەورانەی لێوەرگرن یەکسەر بێتەوە بیرت کاتێ براکانی یوسف پێغەمبەر سەلامی خوا لە یوسف و باوک و باپیری بێ باپیرە گەورەشی بێ کاتێ براکانی بنیامین دەبەن بۆ میسر بۆ ئەوەی بارێک گەنمی زیاتریان بداتێت چونکە یوسف نەخشەیەکی داناوە بەڵکو براکەشی بێ لای بێ برای داک و باوشەکەی خۆی بەڵام لەوێدا بە پلانێکی عاقڵ و ژیرانە بینیوتانە کە چۆن بنیامین گل دەداتەوە لای خۆی برا گەورەکەشیان برای دەیەکەی تر ئەڵێ وەڵڵا لە ڕووم نابێمەوە بە چه چاوەڕوویەکەوە دوو جار دەستی باوکمان بڕی جارێک یوسفمان لێسەند ئەم جارش زەمانماندایە کە بنیامین بە سەلامەتی دەبینەوە بەخوا من لە ڕووم نایە ئاوا بێمەوە بۆ لای باوکم واتە ئەم جارەی یعقوب 3 کوڕی لەدەست دەدا دوو برینی تر دەچێتە سەر زامەکانی یوسفی ونبووی چەند ساڵە ئالەو کاتەدا خۆشەویستانم کاتێک کە دەگەڕێنەوە لەسەر ئامۆژگاری برا گەورەکەیان ئەڵێ بە باوکمان بڵێن
باوە گیان وەڵڵاهی وەرە هەرچەند بڕوامان پێ ناکەی بەڵام ئێمە شاهیدێکی دوور شاهیدێکی نزیک سوێند خواردنیشت بۆ دەکەین واسأل القرية التي كنا فيها والعير التي أقبلنا فيها وإنا لصادقون باوەجان حەز دەکەی پیاوێکی تایبەتی خۆت شێمە متمانەت پێیەتی بینێرە بۆ وڵاتی میسر بۆ ئەوەی بپرسێ داخۆ لە وڵاتی میسر بنیامین دزی کردبوو یان نا وەڵا لەبەر چاوی خۆمان عیارەی گەنمەکەیان لە بارەکەی ئەو دەرێنا پاشا گرتی لەسەر دزی کوڕەکەت گیراوە بپرسە لەو وڵاتە نوێنەر بنێرە ئەوە شایدی دوور ئێمە ئەو کاروانچیانەمان کە لەگەڵا بوون خەڵکی خۆمان خزممان بێگانەی تێدا چەندین سەد کەس بووین بڕۆ لیان بپرسە بڵێ وابوو یان نا وئینا لەصادقون وەڵڵا سوێندت بەخوا بۆ دەخۆین چۆنت بۆ دەگێڕینەوە ئاوایە یعقوب پێغەمبەر دەفەرمێ بەل سەوەلەت لەکم ئەنفوسکم بەخوا ئەمەش فرت و فێڵێشکەی خواتانە ئەمەش درۆیەکە لە درۆ زۆرەکانتان چاو لێیە خۆ یعقوب پێغەمبەر سیخوا سەلامی خوای لەسەر بێ دەبێت ئینسان بە سوێند بڕوا بکە بە شاهید بڕوا بکە بەڵام یعقوب بڕوایان پێ ناکە بۆ هێندەی خراپە لەم کوڕانە دیوە هێندەیان نالەباری کردووە زانایان دەفەرمون ئەگە کەسێکت بینی ڕەفتارێکی جوانت لێبینی حەڵاڵخۆریەکت لێبینی حرمەتێکت لێبینی بزانت دەستە خوشکی هەن ئەوە هەرەو جارەوانە بوو ئەوە پێشتری ژوا بووت چاکە دەستە خوشکی هەن کەسێکت بینی ڕەشاش و فێڵباز و قۆڵبڕ و درۆزن و ئەوانە بۆ ڕێزم هەیە بۆ یەک بەیەکی جەنابتان دوو لە ئێوە ئەگەر ئەوە لێبینی بزانە دەستە خوشکی هەن ئەوە یەکەم جاری نییە ئەوە جاران لێشکەشی وا کردووە هێندەی خراپە لەم ئەولادە نەکبەتانی خۆی بینی بوو بە سوێند و بە شایدیش بڕوای پێ نەکردن پێمان دەڵێ یوسف خۆ گونەهبار نەبوو بەمە مادام جارێک گەستراوە گەزراوە دەبێت گومانی خراپ بە فێڵباز ببە مادام جارێکت خەڵەتاندوم دوو جارت خەڵەتاندوم ناحەقم نییە بە شاهید و سوێندیش بڕوات پێ نەکەم کەسێک کە دەستی بردرا فێڵی لێکرا ناحەقی نییە ئەبێ ڕێک گومانی خراپ بە بەرامبەرەکە بەرێ کاکە تۆ مەجاری یەکەمن نییە لەوە چێمەش نەخشەیەکی خۆت بێت لەو کاتەیە تۆ گونەهبار نابی یعقوب پێغەمبەر بەمە گونەهبار نەبوو خوا عیتابی لێ نەگەر قسەکەی تۆمار کرد مادام خراپەی ترتان زۆرن ئەمەش هەر خراپەکانی کەتانە چاو لێ کەسایەتی چۆنە ئەم کوڕانە ڕێزیان لای باوکیان نەمابوو کەسایەتیان لە کەدار بوو هێندەیان فرت و فێڵ و درۆ دەلەسە کردبوو باوکیان بەڕاستیەکەش بڕوای پێ نەدەکردن خۆ ئەبمان پارێزی ئاگامان لە خۆمان بێ کوڕە کەسایەتی لە کەدار نەبێ هەر لە مناڵیەوە هەمومان دەمان خوێن مەلەوانە درۆزنەکە خۆزگە مامۆستایانی بەڕێزی مامۆستای خۆم لە مەکتەبە کە دەرسی مەلەوانە درۆزنەکە بە تەلەبە دەڵێن بڵێن ڕۆڵە لەم ڕۆوە کەسایەتی تۆ ئەم مەلەوانە درۆزنەیە ئەها دوو سێ جار هاواری دەکرد کوڕە وەرە خەرخینە فریام کەون خنکام کە خەڵک ڕای دەکرد پێ دەکەنی وەڵاویستم یاریتان لەگەڵا بکەم سوعبەت بوو هیچ نەبوو پێم ڕابواردن بەڵام ئاخری کەتینی بۆ هات باح واقعی خنکا کەس فریایی نەکەوت وتیان کاکە ئەوەندەی درۆ کردو پێویست ناکە ئەم جارشی وەک جارانە دەبێت لەوێەوە بە منداڵ بڵێ ڕۆڵی گیان ئاگال لە خۆت بێ یەک دوو جارت ئەساسە کەسایەتی تۆ تازە لەسەر ئەوەیە خەڵک بەڕاستیەکانیشت بڕوا ناکە ئەم حکومەتی هەرێمی ئێمە وەڵڵاه پێم ناخۆشەوە دەڵێم بەداخەوە هەر کەڵەکە بوو لە نەوەتویەکەوە کۆمەڵە بنەما وای کرد ملت متمانەی بە تەواوی حکومەتەکە لەق ببێ لە تاڵان و بڕۆ لە ساڵی نەوەتویەکەوە چۆن تاڵان و بڕۆی ئەم وڵاتەیان کرد لە دزیکردن لە گەندەڵی لە بندیوار و دامەزراندن لە ڕقی یەکتر لەوەی کەوا وعدی زۆریان دەدا لە کاتی هەڵبژاردنەوەوانەدا و دوایی هەر قسە بوو خەڵک هیچی نەدەبینی ئێستا جاری وایە ڕاستیش دەکەن جاری وایە چاکیش دەکەن پاکیش دەکەن خەڵکەکە هەر گومانی هەیە لە بەخوا زەحمەتەوا بێ چاو لێت دەکەوێتە گومانەوە بۆیە مامۆستای ئاینی مامۆستای قوتابخانە پزیشک دکتۆرەکان کاربەدەستانی حکومەت مامۆستایانی بەڕێز لە هەر پێگەیەکە ئابووی بازرگانان ئاگال لە کەسایەتی دیبێ بەو خوایە جارێک ڕووشاوکە مەلەوانە درۆزنەکە لێ دێ دواتر وەکو کوڕانی یعقوب باوکی خۆت متمانەت پێ ناکە بەڕێزان ئەم بابەتە بابەتێکی گرنگە بابەتی پاراستنی کەسایەتی بەویستی خوا ئەگە تەمەن باقی بوو خوا فرسەتی داین جمعەی داهاتوو لە خزمەتتاندا بووم لە خزمەت سوڕەتی یوسفا تەواوی دەکەین چونکە هەموو ژیانت کەسایەتیتە ئەگەر کەسایەتی لە کەدار بوو ڕۆی تازە هیچ شتێک نادگرێتەوە هەموو پارەکانی دنیا بە قوربانی یەک دقە کەسایەتی خۆت بێ هەموو پلە و پۆستی دنیا بە قوربانی یەک دقە کەسایەتی و حرمەتی خۆت بێ کە بەسەری بەرزەوە دەچێەوە ناو کۆمەڵگا چونکە ڕۆژە پارە نامێنێ ڕۆژە پۆست و پلە نامێنێ ڕۆژە کەس و کار و برادران لە دەورن نامێنن خۆت و شخصیەتت دەمێنیەوە چەند خۆشە دەوڵەمەندبی و هەژاربی هەر خاوەنی یەک کەسایەتی بی چەند خۆشە پلەدار و پۆستەکە لێ بستێنەوە تۆ هەر کەسایەتیت پارێزراوە بێ
یا ڕەبی خوایە کەسایەتی و حرمەتمان پارێزراوکەی یا ڕەبی خوایە کەسایەتی و حرمەتمان پارێزراوکەی یا ڕەبی خوای پەروەردگار لە هەر ڕەفتارێک لە هەر قسەیەک لە هەر هەڵوێستێک بمان پارێزی کە شەرمەزاری دیوانی تۆمان کاو کەسایەتی لە کەدارمان بەرامبەر میلەت نیشاندا یا ڕەبی خوای بمان پارێزی یا ڕەبی خوای لە ئینسانی بەد بمان پارێزی یا ڕەبی خوای تووشی ڕەفاقەتی کەسانی پاک و چاکمان کەی خوای پەروەردگار لەگەڵ هەموو ئیمانداراندا لێت دەپاڕێمەوە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەیت یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەیت یا ئەرحەمە الراحیمین خوای ئەوەی لێ قەوماوە هەر گرفتاریەکی ئەم ژیانەی هەیە وەکو حەزەتی یوسف خوای دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیتەوە خوای ئەم وڵاتی کوردستانەمان پڕ خێر و بەرەکەت کەی یا ڕەبی خوای لە هەموو شەڕ و نەهامەتیەک و گرانیەک و نەبوونیەک بە دوورمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.